ئەم ڕێکەوتنامەیە لەسەر لە چارچێوەی ئەو کارانەیە کە لەسەر ئاستی عێراق جێبەجێکرێ بۆ بەشداری زیاتری ئافرەتان لە پرۆسەی چاکسازی پرۆسەی ئاشتیدا. ئەم پرۆسەیە خۆشبەختانە هاوتەریب لەگەڵ ڤژن و ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان و پلانەکانی حکوومەتی کوردستانە و بەتایبەت لەگەڵ پلانی ئەنجومەنی باڵای خانمان یاخود پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پلانی ئافرەت و ئاشتی و ئاسایشی بڕیاری 325 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی کردوەکان. ئێمە لەم ڕێکەوتنامەیە واژومان کرد بۆ ئەوەی کە بڵێن ئێمە بەرپرسیارەتی خۆمان هەڵستین بە ئەرکی سەرشانی خۆمان کە لە ئەستۆی ئێمەدایە جێبەجێ یەکەین لە ئەنجومەنی باڵای خانمان بۆ ئەوەی هاوکار و هەماهەنگ بین بۆ جێبەجێکردنی ئەم پرۆسەی زیاتر بەشداریکردنی ئافرەتان لە بواری گەشەپێدان لە بواری ئابووریدا بواری کۆمەڵایەتی و بەتایبەت لە پرۆسەی چاکسازی و ئاشتەواییدا. ئێمە جێبەجێکردنی ئەم پرۆسەیە حتمما وەکو هەماهەنگی و هاوکاری و پاڵپشتی لەگەڵ لایەنەکانی تر ناو حکوومەت بەتایبەت وەزارەتی پلاندانان وەزارەتی ناوخۆ وەزارەتی پەروەردە و هەروەها وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تر کە لەم ڕێکەوتنامە هەیە. پێم خۆشە ئێستا ئەگەر سوزان خان وەک GIZ وتەیەکی هەبێتن پێشکەش بکە و دوایش بەڕێز کاکاران وەک وومەن فۆر وومەن ئینتەرناشنال فەرموویت. Thank you so much. Thank you, Dr. Khamzat. Thanks to all of you for being here. My name is Susan Leichtweis from GIZ, and I'm the head of the program Strengthening Participation of Women in Peace and Rehabilitation Process. بەخێرهاتنی هەموو لایەکەکەین زۆر سوپاسدانەکەین بۆ بەشداریتان. ئەمڕۆ زۆر سوپاسی دکتۆرە خانزادەکەین لەگەڵ های کانسڵ و هەروەها وومن فۆر وومن ئینتەرناشنال. ناوم سوزان لایشوێسە، من بەڕێوەبەری پرۆگرامی بەهێزکردنی توانای ژنانم لە ئاشتی و چاکسازیدا لە عێراق و لە پرۆگرامی GIZ. بەخێراتتانەکەم. سەبارەت لە پرسیارەکەی کە ئایا حکوومەت تێدا بەشدارە بی و سندیکاکان، بڵێ ئەمە لایەنە پەیوەندیدارەکانی ناو حکوومەت لەگەڵیان هاوکارە بن. وومەن فۆر وومەن ئینتەرناشنال ئەو لایەنە بیتن کە ئێمە هەماهەنگیان لەگەڕەکەین بۆ جێبەجێکردنی ئەم ئەپا بۆ ئەوەیە کە بەشداری زیاتری ئافرەتان لە هەموو بوارەکان بەتایبەت لە بە بازارکردن و دیجیتالکردنی هەوڵەکانیانە ئەو خانمانەی کە بەرهەمیان هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی یانێک لە کێشە گەورەکانەوە بۆ خانمان زۆر بەرهەمیان هەبوو، بەڵام بە بازارکردنی کێشی تێدا بوو. ئێمە لەگەر هەموو لایەنەکانی ناو حکوومەت هەماهەنگی و هاوکاری و ڕێخۆشکەرە بین و ڕێخستنیان بۆ ئەوکەین بۆ ئەوەی بتوانن وەک ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و ڕێکخراوی ئینتەرناشنال لەگەڵ لایەنەکانی تر بەیەکەوە بەرنامەکە جێبەجێ بکەن تا هانی خانمان بدەن تۆڕێک دروست بی، هەمویان بەیەکەوە لەو تۆرە بەشدار بن و ئەو بربەستانێک کە لە پێشیانە ئێمە حکوومەت چەند ئەتوانی یارمەتیان دەیت بربەستەکان کەم بکەینەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە پشتیوانی خانمان بکە تا ڕۆڵی خۆیان ببینن. یەکێک لەو لایەنە گرنگانە ئەوەیە کە خانمان چۆن دەوریانە بیتن لە مەسەلەی چاکسازی لە بواری چاکسازی و بواری ئاشتەوایی. دیارە هەروەک جەنابتان نەزانن دیار لە بوارانە ڕۆڵێکی کەمیان هەبووە، بۆیە پێویستی کرد ئێمە پلان و بەرنامەکانمان ئیش لەسەر ئەوە بکەین پشتیوانی ئەو ئافرەتانە بکەین کە بتوانن لە بوارەکانی ئاشتی لە بواری چاکسازی بە بازارکردنی بەرهەمەکانیان لە هەموو کایەکانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی بتوان ڕۆڵێکی بەرچاو و ڕۆڵی خۆیان بجێڕن. لە میانەی ئەمە دیارە لە سەر ئەستی عێراق پلانێک هەیە بۆ ڕۆڵی بەشداریکردنی ڕۆڵی ئافرەت لە ئاشتی و چاکسازیدا. ئێمە خۆشبەختانە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پلانە لە ڕێگای GIZ-ەوە جێبەجێکرێتن. لە حکوومەتی هەرێمی کوردستان پلانەکانی خۆمان هاوتەریب لەگەر ئەم پلانە ئەڕوا و بەتایبەت لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بڕیاری 325 ئەنجومەنی ئاسایش ئافرەت و ئاشتی و ئاسایش. لە پلانی ئافرەت و ئاشتی و ئاسایش ئێمە لەسەر پیلەر پێکاتوە، پیلەری بەشداریکردن، پیلەری پاراستن و هەروها پیلەری پێشگرتن. لە پیلەری بەشداریکردن ئێمە جەخت لەسەر ئەوەکەینەوە پێویستە ئافرەتان لە هەموو بوارەکاندا بەشدار بن، بەڵام چۆن
پێویستە بە ئەوەی کە هەماهەنگی لەلایەن هەموو لایەنەکانی حکوومەت کە پەیوەندیدار وە کەرتی تایبەت و کۆمەڵگەی مەدەنی بکرێت بۆ ئەوەی هانی ئەوە بدرێت ئافرەت زیاتر بتوان ڕۆڵی خۆی ببینی پێ بگەیندرێت و تواناکان و بەهرەکانی بتوان سوودی لێوەگرن لە بوارانەدا. دارەوە کۆمەڵێک کاری پێویستە. ئەوە نییە تۆ بۆ هەموو بربەستانە لە پێش ئافرەتان هەن پێی بڵێ وەرە تۆ ڕۆڵی خۆ ببینێ. پێویستە بربەستانە لە بەردەمیان کەم بکرێتەوە لە هەمان کاتیش هاوکاریان بین پشتیوانیان بیکە چۆن بتوان ڕۆڵی خۆیان لە هەموارەکان بۆ بەتایبەت لە بواری چاکسازی و ئاشتدا ببینن. هەر لەگەر دانانی پلانی کار بۆ سەرەتای ساڵی ئەمساڵ ئێمە داخۆکیمان لەسەر ئەوە کرد کە ڕۆڵی ئافرەت تەنیا لە کەرتی گشتی نا بەڵکو لە کەرتی تایبەتیش دیارە لە کەرتی تایبەت کۆمەڵێک بربەستی زۆر سەخت هەن لە بەردەم خانمان کە بتوانن لە ڕۆڵی خۆیان ببینن. لە دوای ئەوەی کە توێژینەوەیەکمان کردووە داتاکان بۆمانیان دەرخست کە کۆمەڵەیەکی زۆر لە ئافرەتان لە بەر زۆر هۆکارێک لەوانە یەک لە هۆکارە هەرە گرنگەکان ئەوەیە کە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسیە بنەوە. یەکێک لە هۆکارەکانی تر ئەوەیە کە خاوەنکارەکان لە کەرتی تایبەت هیچ شتێک ئیلتیزامیان وایان لێ ناکە کە ئیلتیزام بکەن بە ڕێنمایی و یاساکان بۆیە بە پێویستمانزانانی کار لەسەرەوە بکەین لەبەرەوەی کەرتی تایبەتیش ئەرکی ئێمەیە ڕێخۆشکەر بیرۆی ئافرەت بتوانێت ڕۆڵی خۆی باش بینی کچانمان بە تایبەت ئەو کچانی کە پسکیلزی زۆر بەرزیان هەیە توانای زۆر بەرزیان هەیە بەهرەمەندن لەوەی بتوانن لە کەرتی تایبەت ڕۆڵ ببینن ناکرێت لەبەر هەندێک هۆکاری تر ڕێگەیان لێ بگیرێتن ومەکارمان لەسەر وەکوێ بەرنامەکاری ئەو ساڵمانە لە کۆتایی ئەو ساڵ نەتائج و بەرهەمی ئەم کارەمان حتمان ڕاگەینین بۆ میدیاکان.